من هادی زیادینیم خەڵکی شار سنە 1335 هاتمە دنیا. کارە هونەری کە نەقاشی تەڕاحی و پەیکەرەسازیە هەر لە دەورەی مناڵیەوە دەستم پێکردەوە و تا ئەم تەمەنیشە من شۆن کارەکەم کردەوە و بەردەوام فعالیتەکەم. هەر هونەرمەندێک یانە پەیوەندیک هەست لەبێن هونەرمەند و جەماوەرە لەبێن هونەرمەند و موحیتەکەیە. ئەو فەزاوەجێکە کە تیا ئەژیە ئەوە تەئسیر دانێتە سەر هونەرمەند، لەسەر دڵی هونەرمەند، لەسەر چاوی هونەرمەند و لەسەر ڕۆحی هونەرمەند. خۆ مەسائل فرێک هاتوو چووەکە فرێک مەسئلەگەر هەست کە هونەرمەندێکیان ڕووبەڕووە وەلی بەعزی شت تێت ناقە ئەو هونەرمەندە ئەگرێت بە تەئکیدەوە پێ ئێژێت بێسە مەکسکە هونەرمەند مەکسەکە ئەمە ئەگرێت لە دەروون خۆیان لە قوڵایی دەرونیە ئەحساسیە ئەمە ئێڵەکە کە پاڵفتەیەکە ئەنجا بەشکەڵە ئەسەر هونەریک ئەیاتە دەرەوە. هیچ کارێک ئەنجام نام مەگەر ئەمەی کە تێکەڵاویکی بوێت تەک حەزەکانمە، تەک ئاواتەکانمە و تەک ڕۆحمە. لە نەتیجە دوو چت هەمیشە تەک منابووگە، یەکێ ڕەنجە یەکێ لەززەتە. ئەگەر ئەم دوانە بەیەکەوە کۆکەیتەوە ئەم ڕەنج و لەززەتە نەتیجەکەی ئەوێتە لەززەتێ هونەری. خۆ لە پاڵ ئەمانیچە ئەو حسە مەسئولیەتە ئەو ئەرکەکە هات هە لە سەرشان هەر ئینسانێکە لە ناو هەر جامعە تەبعەن بەوانیشە من تەوەجۆەکەم و لەواقع تحتە تەئسیرە ئەو مەسائلە هەست کە من هەر ئەسەرێ چ نەقاشی چ پەیکەرە دروستەکەم. ئستارتگەرێکی گەرەکە، یعنی ئەو مطالعە کە ئارزم کرد ئەوە ئشی حتمەن ئەنجام بێت، نوع ارتباط ڕۆحی و نوع تەعەلق پەیا بێت. بەمازەوە پەیا بوو ئەوێت بەئیسلاح ئەو تەسەورە لە زێهنە ئیجاد بێت و کارەکە دروستکەین. بەڵێ من شاید هەر کەسێکم هەر کەسی هەر کەڵەپیاوێک کوردم کە دروست کردوێت حتمەن ئەتڵاعێک نسبی لە ژیاننامە و لە ئاساری بەدەست تێرم و ئەوانە ئەوێتە مەبنای ئەو ارتباطە ڕۆحی و حەسیە.
هەروواکە یەک نەفەر تەلاشەکە بێتە مهندس دەرسە خۆینێ دانشگاهی خۆی کوژێ بێتە دوکتر بێتە دانشمەند فیزیکدان یا هەرچێ مطمئن بن یعنی خەیاڵتان ڕاحەت بێت لە هەر عەرسێ هونەریچە ئەم ئەنازە تەلاش لازمە. پڕکاری، عشق، عەلاقە و ئەم شتگەرەسەکە هونەرجوو وادارەکە بەکارێ بە ئیسڵاح شەو و ڕۆژ خەریک بێت. بۆ مەساڵ عەرزەکەم لە خەمەتانە بەرنامەی بە ئیسڵاح ڕۆتین و معمولی من ئەمەسە کە سبح تێمە کارگای مجەسمەسازی یەکەم تا سەعات 2 خەریک کار مجەسمەسازی. ئەچمە ماڵەوە تیکەنانە خۆم دووارە تێمە و تا سەعات 9 شەو هەر کار ئێدامە. 9 شەو کە چوومە و تیکەی نانەخۆم ئەم نان خواردنیشە هەمیشە مزاحمە. ئەچمە کارگای نەقاشی لێنان نەقاشیەکەم تا نیمە شەو. یعنی تا ئەو سەعاتە کە دوکتر بە من ئیجازێ داگا. زمانێ تا سەعات 4 سەبح کارمە کرد.